ئێمە مجموعەیەکین طبعا گشتمان خريجين هەیە لە 2002 هەیە لە 2001ەوە زۆرین زۆر قەدیمان هەیە ئەوە کۆبینێتەوە چەند جار تەعینمانەوێ ئێمەش وەک کولیەکانتر تەعینمان حەق خۆمانەوێ لەم وڵاتە حەق خۆمانەوێ ئەوەنە ساڵە دەرس دانیشتینە لە ماڵە خۆسەتەن ئێمە ئافرەتین هیچ ئیش ئەهلی ناتوانین بکەین تەعینێکمانەوێ عەلەقەڵ خۆسەتەن لەم زروفە نە ئیش ئەهلی هەیە نە هیچێک هەیە زۆریمانش بێڕاتبین ئەمە لە مانگی 2019 کتابمان ڕفع کرد بۆ لە محافظ بۆ بەغا وەڵامیان نەبوو حتا ئێستا باشە دووسی هەفتەیە دوای ئەوە محافظەی نینەوە ذیقار ئەوان عینەن کتابیان ڕفع کرد بەعقد محافظ خۆی تعینیانی کرد باشە چکەوە هەمووی حسەی هەموو محافظێکە ئەمە 340 مهندسین لێرە لەو کاتەوە ئەمە سێم ئەقسامە لێرە بکەین ئاسامێکمان لە پێش شەریکەی نەو شیمال کرد باشە وەڵامێک نەبوو بۆ ئێمە بڵێ وڵا کاکە هەیە نییە ئەڵێ کتاب ڕۆشتەوە بەغا و چاوەڕێی موازنەکەین چاوەڕێی موازنەکەین موازنەی شکەی ئەڵڵاهو ئەعلەم مەسەلەی شتێ بەسیتە باوای مافی خۆمانەکەین بەس ئەمان شتەکانەوە گەورە کردووە و هاڵن جارێ